ئەگەر تەدیت هەمی دەرگی هێلتەهاتی نەگرتن و چڕێک نینن تو خلاص بکەی. 1000 جارە بێژە ئەستەغفر الله، ئینشاء الله خودێ دە دەرگەهێکی بوو تەڤەکەتن. ابن تەیمیە خودێ ژێرازی بتن بێژەتن ئەvە گەلێکە بسەرێمت هات، هەمی دەرگە هات نەگرتن و چڕێک نەمان. داش دل 1000 جارە بۆ خۆ بێژم ئەستەغفر الله ئەستەغفر الله، گوتی واللهی دا خودێ دەرگەهێکی بوو مڤەکەتن. لەوەژی شێخ الئیسلام زانایەکی هەندێ مەزن ئەvê سەربۆراخە بۆ مەد بێژەتن پێدویە ئەvê li دەرگەه لێ هاتی نەگرتن هەمی دەست پێ بکەن و بيەقین ئەvê سەرهاتیاوی بکەنە جیانا خۆدا و بخۆشی بکار بینن.